ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ وەزیفەی پاکمانە کە وڵاتمان بپارێزین، ئەم وڵاتە لە گوزەشتا گەیە بە ئێمە، ئێستا ئێمەشی حفزی کەین وە بین بە تەحویڵی ئایندەکان. ئەوانەی کە وڵات ناپارێزن بەڕاستی لەم کاناڵا و نێژم لە خەمەتیانە کە ئەم وڵاتە حفز بکەن. ئەمە میراسی کە ئەگەی بە ئێمە وەزیفەمانە لە ناویا زندگیەکەین. ئەس وەک گەنجێک داوا لە هاوڵاتیانەکەم کە دەچنە سەیران جێگای خۆیان بە پاک و پاکژی بهێنەوە، چۆن ماڵی خۆیان پاکەکەنەوە بە ئەوەش سەیران جێگای سەیران پاک بکەنەوە. ڕەخلەم زۆرە بۆ ئەو کەسانێک کە دەچیتە سەیرانگا چێخۆ بە پاکژی ڕناگریتن و خۆل و خاشاکی دناوێرێدا بەجێ دێلێت نابێت بە هیچ شێوەیەکی وی کاری بکەن، چونکە ئەو کارە دەبیتە کارێکی ناڕەوا. داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم کە ئەڕۆن بۆ شوێنە گەشتیارەکان لە دوای خۆیان هیچ زبل و خاشاکێک بەجێ مەهێلن، چونکە بەدڵنیاییەوە لە دوای ئەوانیش کەسانێکی تر هەن کە سەردانی ئەم شوێنە گەشتیارانە دەکەن و بۆ ئەوەی ئەوانیش چێژ لەم شوێنە گەشتیارە جوانانە و خۆشانە وەربگرن.